لە سەرەتای ساڵی 2023ەوە هاوڵاتیەک بە ناوی کۆمپانیای ئاڵوگۆڕی دراوە 2 سنتەری لە سلێمانی و دهۆک کردوتەوە و ژمارێک لە بازرگان و سەرمایەدار بەشداریان تێدا کردووە کەچی دوای 14 ساڵ لە لێکۆڵینەوەکانی ئاسایشی سلێمانیەوە دەرکەوتووە کە ئەو سیستەمەی ئەو هاوڵاتیە بە ناوی بۆرسەی جیهانیەوە کردوێتەوە ساختەیە با پێی لێکۆڵینەوەکانی ئاسایشی سلێمانی ئەو سیستەمە هیچ پەیوەندێکی بە بۆرسەی جیهانیەوە نییە و تەنها وەک ڕێگایەک بۆ پارە پەیداکردن بەکارهێنراوە و لە ئێستاشدا هاوڵاتیەکە و بەرپرسی نووسینگەی سلێمانی سنتەرەکە لەلایەن ئاسایشی سلێمانیەوە دەستگیر کراون. بەشێک لەو بازرگان و سەرمایەدارانشی کە بەشداریان لەو بۆرسەیەدا کردووە باز لەوە دەکەن پارەیەکی زۆریان زەرەر کردووە کە بە نزیکەی 1 ملیارد دۆلار مەزەندە دەکرێت. خەڵکانش کە بەشداریان کردووە لە ئەوەڵی ڕۆژەوە هەتا ئێستاکانش هەر هەمووی زەرمەند بووە. ئەما گەشتێکە و بە ڕیاسا و ڕێسایەک و بەشێک دەڕوابەڕێەوە کە هیچ نادەبێ بازی قانجازیان کرد. ئێمە ڕۆژانە لەو بازاری تمەن و دۆلار و معاملە دەکەین زەرجی قانجازیەکەی وانە. بەڵام ئەمە هاچی چوو بێ و هەر چەند مەبلغێک هە چەندێکی بری بەمانە هەر سوتاوە هەر دەسووتێ. هەڵبەتە خەڵکانێک هەبوون لە پشت ئەمەوە توانیوان تەلاعوی پێ بکەن و بەوە خەڵکێکی زۆریش زەرمەند بووە. لە یاسای بازرگانی و ئاڵوگۆڕی دراوی عێراقدا بە هیچ جۆرێک یاسایەک بە ناوی بۆرسەوە بوونی نییە و جێگری سەرۆکی لیژنەی دارایی و ئابووریش لە پەرلەمانی کوردستان ئاماژە بۆ دەکات کە ئەو کەسەی ئەو کاری کردووە مۆڵەتی یاسایی نەبوو و لە پەرلەمانی کوردستانیش هیچ جۆرە یاسایەک بە ناوی بۆرسەوە نییە. بە ناوی بۆرسەوە لە سلێمانی پارێکی ئێچکار زۆر لە خەڵک وەرگیراوە دایان کەس هاتووەتە لای من ملیۆنی دۆلار 700,000 دۆلار 500,000 دۆلار 2 ملیۆن دۆلار لەم بۆرسا دایان ناوە. ئەم حاڵتە لای ئەمە تەبیعی نەبوو دوای ئەوەی لێکۆڵینەوەی وردمان کرد بۆمان دەرکەون نە لە عێراق نە لە بانقی ناوەندی سلێمانی نە لە هیچ شوێنێ مۆڵەتی نییە و ئەمە بە پێی یاسا بە تەواوەتی قەدەغەیە ڕێگە پێدراو نییە. ناوی ئەو هاوڵاتیە کە عەرەبە و خەڵکی مووسڵە لەگەڵ ئەو کەسانشی کاوکاریان کردووە لە ئەنجامدانی ئەو کارەدا لای NRT پارێزراوە و بەشێک لەو کەسانی کە پارێکی زۆریان لەو سیستەمەدا لەدەست داوە سکاڵای یاساییان تۆمار کردووە و ڕۆژانەش لەلایەن ئاسایشەوە بانگێش دەکرێن بۆ ئەوەی قەبارەی ئەو زیانانە بزانرێت. سەرمایەداران لە جیهاندا بە شێوەیەکی بەربڵاو بە پشتبەستن بە شیکاری ئابوووریەکانی شارەزانی بواری بۆرسە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەشداری لە کڕین و فرۆشتنی کاڵا و ئاڵوگۆڕی دراوە جیهانیەکان دەکەن. بەشێک لە وڵاتیانی هەرێمیش ماوەی چەند ساڵێکە وەگێکێک لە ڕێگە ئابوووریەکانی جیهان بۆ بەدەستهێنانی سامان بەشداریان کردووە. ژاردەباغ NRT سلێمانی.